فيما يتعلق بالاستفتاء، الاستفتاء غير دستوري. المحكمة الاتحادية قررت سەرڕای فشاری وڵاتان و فشارە نەوخۆییەکان بەرەبانی ڕۆژی 25 ئەیلولی 2017 بنکەکانی دەنگدانی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕووی دەنگدەراندا کرایەوە. ئەمەش دوای ئەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم سوور بوو لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە وادەی خۆیدا. پرۆسەی دەنگدان بۆ ڕیفراندۆم لە کاتژمێر 7 سەرلەبانی دەستی پێکردو. دوای سەعاتێکیش لە درێژکردنەوەی سەعات 7 ئێوارەی هەمان ڕۆژ پرۆسەی دەنگدان لە سەرجەم ناوەندەکانی دەنگدان کۆتایی هات. باپی ئەو ئامارە سەرەتاییانەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی خستویان نەتەڕوو. ڕێژەی بەشداری دەنگدەران لە پرۆسەی ڕیفراندۆم لە 72.16 بووە. لە کۆی 4,561,255 کەسیش کە مافی دەنگدانیان هەبووە. 3,305,925 کەس بەشداری پرۆسەکەیان کردووە. هەربەپێی ئامارانە فەرمیەکان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی 497,190 دەنگدەر بەشداری پرۆسەی دەنگدانیان بۆ ڕیفراندۆم کردووە. هاوکات 98,945 کەس لە دەرەوەی وڵاتەوە بەشداری پرۆسەکەیان کردووە. باپی ئەو داتانەی دەستی پێیان کەوتون لە پارێزگای هەولێر 746,540 کەس دەنگیاندەوە و لە سلێمانی 608,292 کەس بەشداری پرۆسەکەیان کردووە. لە دهۆکیش 814,427 کەس بەشداری پرۆسەی ڕیفراندۆمیان کردووە. هەربەپێی ئەو ئامارانەی دەست پێیان کەوتون لە هەڵەبجە 39,999 کەس و لە مووسڵ 298,988 کەس و لە دیالەش 158,000 کەس بەشداری پرۆسەکەیان کردووە. و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیش ڕایگەیاندووە ڕێژەی گشتی بەشداری هاوڵاتیان لە 172 تێپەڕاندووە. بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆمی سربەخۆیی باشووری کوردستان ئەوەی نیشانی دنیای دەرەوەدا کە خواستی خەڵکی هەرێمی کوردستان سربەخۆیی و جیابوونەوەیە لە عێراق کە بە زۆر پێوەی لکێنراوە. ناوەندی سربەخۆیی کوردستانیش کە دامەزراوەیەکی ناحکومی سربەخۆیە لە ڕاگەندراوێکدا لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم جەختی کردەوە. سەرکەوتنی ڕیفراندۆم بە هەنگاوی یەکەمی سەرکەوتنی خواستی سربەخۆیی دادەنرێت و پێویستان جامەکەشی لەلایەن حەزب بە دەسەڵاتدارەکانی کوردستان جێبەجێ بکرێ و هیچ سەودایەک بە دەنگدانی خەڵکی کوردستانەوە بۆ سربەخۆیی نەکرێ و هەنگاوەکان بە ڕۆشنی بەرەو دەوڵەتی سربەخۆیی کوردستان بنرێن.